سیستەمێکی هەسارەیی خاوەن سێ خۆر دۆزرایەوە. پسپۆڕانی سەرپەرشتیاری تەلەسکۆپی ئاسمانی کێپلەر ڕایانگەیاند کەوا بە سوود وەرگرتن لە داتاکانی پێشووتری ئەم تەلەسکۆپە سیستەمێکی هەسارەیان دۆزیوەتەوە کە زۆر جیاوازترە لە هی خۆمان و ئەوانی دیکەش، چونکە ئەو سیستەمە لە جیاتی یەک خۆر سێ خۆر لە ئاسمانیاندا دەگەشێتەوە. ئەم سیستەمە هەساریە ناسراوە بە KOI 5 و مەودای نێوانمان دەگاتە 1800 ساڵی ڕووناچی کە ئەگەر بە کیلۆمەتر لێک چدەینەوە ئەوە دەکاتە 17 کوادریلیۆن و 29 تریلیۆن و 315 ملیار و 398 میلیۆن و 815,208 کیلۆمەتر. و ئەم سیستەمە هەسارەیە دەرەچێ دەکەوێتە نێو سنووری کۆستێرەی مامەر واتە سیگنەس. دەیڤد شاردی پسپۆر لە پەیمانگەی ناسا بۆ زانستی هەسارە دەرەچیەکان گوتی لە ڕاستیدا لە ساڵی 2009 ئەم سیستەمە دۆزراوەتەوە، بەڵام لەبەر سیفاتە نام و ئالۆزەکەی پسپۆڕان تا ئەم دوایە شەر پشتگوێیان خستە بوو، چونکە لە پێش و لە دوای ئەودا هەسارەی سەرنجڕاکێشتر دۆزرابوونەوە. تا ئێستا زیاتر لە 5830 هەسارەی دەرەچی دۆزراونەتەوە. ئەو پسپۆڕانەی کە بە ڕاوچی هەسارە دەرەچیەکان ناسراون بەردەوام خۆیان بە دوور دەگرت لە لێکۆڵینەوە لەسەر ئەو هەسارانێک کە خاوەن چەندین خۆرن، بەڵام ئێستا پێویست بەوە دەکرێت پێداچوونەوە هەبێت بۆ ئەو ڕاو بۆ چوونەیان، چونکە ئەو هەسارانە یەکجار زۆر سەرنجڕاکێش و زۆر نامۆن.